ئێمە دەمانەوێت بزانین ڕانیە لە سەرجەم بوارە جۆرەکاندا چۆن خزمەت کراوە تا چەندێک توانراوە پارێزگاری لە دەستکەوتی ڕاپەڕین بکە تا چەندێک توانراوە پارێزگاری لەو دەستکەوتە بکە کە لە ئێستادا ئێمە لە باشووری کوردستاندا بە ئازادانە بە دەنگ و ڕەنگێکی کوردیانەوە دەژین و هەروەها دەتوانین کە وجودمان لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا لەسەر ئاستی وڵاتانی هەرێمیشدا هەبێت. من ئەمڕۆ ئەچمەلەی میوانێکی دیکە زۆر بەڕێز هونەر مستەفا بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری ڕانیە لەگەڵمان دەبێت کا هونەر ساو لێ بێتبانی باش. زۆر بەخێر بێت کاگونەر ئەزەنە بێ مایکەکە بۆ ئەوەی دەنگمامە باشی بگاتە بینەران. سەرتا دەستپێی دەمێ بزانم بەڕێستان بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری ڕانیان لە ئێستادا ئاستی هونەری ڕۆشنبیری لە ڕانیادا لە چ ئاستێکدایە ئێوەکو بەڕێوەبەراتەکەتان تا چەند دەتوانیتانە لەو بوارەدا خزمەت بە ڕانیەکان خزمەت بە دەواازی ڕاپەڕین بکەن. بەڵێ دیارە زۆر سپاس بۆ گرنگیدان بە ڕۆژی ڕاپەڕین و پەیامی پیرۆزبایی دەنێرین بۆ تەواوی خەڵکی کوردستان و هاوشاریانمان و تاجەگوڵینەی چەپکە ڕێزی وەفا دەنێرین بۆ شەهیدەکانمان. دیارە خۆشبەختانە لە سنووری ڕاپەڕین توانایەکی زۆر باشی هونەری ئەدەبی فکری ڕۆشنبیری هەیە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین هەمیشە ئەم ناوەندە گرینگە دەرگای کراوەتەوە وەکو چەترێکە بۆ تەواوی هونەرمەندان و ڕۆشنبیران. ئێمە ئەوەندەی کە لە تواناماندا بێت لەگەڵ ئەو قەیرانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هاوکار و پشتیوانی تەواوی هونەرمەندان و ئەدیبان و نووسەرانین و پرۆژەی زۆر جوانمان لە ساڵانی ڕابردوودا هەبووە بۆ هونەرمەندان و نووسەران بە فیستیڤاڵی هونەری کولتوری فەرهەنگی و کۆمەڵێک دیداری شعری و ئەدەبیمان بۆ نووسەرانمان ڕێخستووە و دڵنیاین بۆ داهاتوو کۆمەڵێک پرۆژەی جوانمان دەبێ. ئەم پرۆژانە هەمووی ویست و داخوازی هونەرمەندان و ئەدیبان نووسەران دەبێت. خۆشبەختانە ئێمە دەمێکە ماوەی دوسێ مانگە کار دەکەین کە بۆ یادی پێنجی مۆزەخانەیەکی نیشتیمانی ڕاپەڕین کە دوای 33 ساڵ ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین ئەمڕۆ ئیفتتاح دەکرێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەی مۆزەخانەی ڕانیە. بەڵێ بەڵێ لە یادی ڕاپەڕین لە یادی 33 ساڵەی ڕاپەڕینی ڕانیەدا ئەمڕۆ مۆنومنتەکەتان ئەکرێتەوە. کارچالەکەەکانی ئەمڕۆ چییە لە مۆنومنتەکە؟ کارچالەکەەکانتان لە مۆنومنتەکە ئەمڕۆ چییە؟ ئەمڕۆ دوای ئەوەی کە تاجەگوڵینە داهاندرێت لەسەر گروپۆی شەهیدان ئەم مۆزەخانەیە کۆمەڵێک شتی دۆکیمنتاری و ئەرشیفی زۆر جوان لەخۆ دەگرێت کە وێنەی شەهیدانە وێنەی فۆتۆگرافی بیرەوەریەکانی یادی ڕاپەڕینە کە بۆ پێنجی سێ و کۆمەڵێک کەرستە و پێدا کەرستەی شەهیدان و پێشمەرگە ئەوانەی کە لە ڕاپەڕیندا بەشداریان لە ڕاپەڕین کردووە. ئەمە هەمووی لەو هینە لەو گەلەریەدا نمایش کراوە. دڵنیام ئەم مۆزەخانەیە فراوانتر دەبێ. ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین سەرەتا بانگەوازمان کرد بۆ تەواوی ئەوانەی کە بەشدار بوون لە ڕاپەڕیندا یان ئەوانەی کە شەهید بوون کە سوکاری شەهیدان. خۆشبەختانە کۆمەڵێک کەرستەی زۆر باش هاتۆ دواتر خۆتان دەیبینن بە پیر بانگاوازەکەمان هاتن و من هەر لێرەشەوە دەمەوێت سوپاسی دکتۆر ئاراس کەم بەڕاستی ئەرشیفێکی یەکجار گەورەی هێناوە بۆ گەلەریەکە بۆ مۆزەخانەکە کە ئەمە دڵنیام خزمەتێکی یەکجار زۆر بۆ بە خوێنی شەهیدان کۆمەڵێک بەڵگەنامەی زۆر سەردەمی ڕژێمی بەعسکە لە ناو مۆزەخانە لە ناو مۆزەخانەکەدا نمایش کراوە و کۆمەڵێک کەرستەی زۆر باشیشی تێدایە کە ئەم بەڵگەنامانە زۆر دەگمەنن و دەمەوێت سوپاسی بەڕێز قایمقامی ڕانیە بکەم کە ئەمیش بە هەمان شێوە کەت بەدەست جەمعی هاوکارمان بوون کە لە مۆزەخانەیەدا. بەڵکاتە کاگونەر تا چەندێک بە دەستخستنی ئەم بەڵگەنامانە دۆکومنتانە بۆ ئێوە زەحمەت بووە بەڵگەنامەکان چی لە خۆ دەگرێت وە گرنگی ئەم بەڵگەنامانە بۆ ڕانیە کە لە مۆنومنتێکی ئاوادا بنرێت لە چیدایە؟ بەڵێ بەڵگەنامەکان کۆمەڵێک نامەی دەستنووسە هەواڵ مامجلالە ڕەحمەتی کاردنشیوانە کە ئەمە لە مۆزەخانەکەدا نمایش کراوە و کۆمەڵێک بەڵگەنامەی سەردەمی ڕژێم کە ئەوانەی هاوکار بوون لەگەڵ ڕژێمدا ئەو کاتە کە لەوێ بوون.
ئەمەی شارە چەکدارەکان کۆمەڵێک بەڵگەنامەی شارە چەکدارەکان پێش ئەوەی کە راپەڕین دەست پێ بکە لەو مۆزەخانەیەدا نمایش کراوە ئەمەش هەمووی بەڕاستی سەروەگەکە بۆ دکتۆر ئاراز دەگەڕێتەوە کە هاوکار و پشتیوانمان بوو و ئەم ڕۆژنامانەی کە لە یادی راپەڕیندا دەرچوون هەر لە ساڵی 92 تا ئێستا هەموو ئەو بەڵگەنامانە لەوێدا پارێزراوە و کۆمەڵێک ئەلبوم و یادگاری زۆر جوانی لەو مۆزەخانەیەدا کەواتە گرنگی هەبوونی ئەم بەڵگەنامانە ئەم وێنانە ئەم مۆنومنتە لە چیدا بۆ خەڵکی ڕانە تایبەتی لەوەی کە ڕانیە دەواازی راپەڕینە 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یەکەم راپەڕینی باشووری کوردستان کە لە ڕانەوە سەری هەڵدا کەواتە گرنگی ئەمە لە چیدایە تا چەندێک گرنگە گرنگی بە پاراستنی ئەم دەستکەوت و دۆکۆمنتانە بدرێت کە ڕانیە بەخۆی بینون لە ئێستادا کە هەموو چاوەکان لە باشووری کوردستان و لە کوردستانی گەورە بەگشتی لەسەر ڕانیە بۆی کە یەکەمین بڵێستەی شۆڕش یەکەم بڵێستەی راپەڕین لە ڕانەوە سەری هەڵدا بەڵێ ئەم مۆزەخانەیە بەدڵنیاییەوە مێژووی ئەم شارە دەگەڕێتەوە مێژووی تەواوی کوردستان راپەڕین دەگەڕێتەوە بە حقەت هەمووی بە بەڵگەوە وێنەکان خۆیان دەدوێن هەم لە وێنەکاندا کۆمەڵێک سەرباز و دیلی ئەو کاتە لەوێدا نمایش کراوە کۆمەڵێک ئەو دەستکەوتانەی بۆ نمونە تانکی تێدایە بۆ نمونە کۆمەڵێک کەرسەر لە کە لە یادی راپەڕیندا دەستی بەسەرداگیراوە بەست لەوێ بەڵێ ئەمانە هەموو لە مۆزەخانەکەدا نمایش دەکرێن وێنەکان خۆیان باسی راپەڕین دەکەن بەڕاستی مێژوکی زۆر جوانە وە دڵنیام ئەمە خزمەتێکی زۆر باش بە تەواوی خوێنی شەهیدان و خەڵکی دەڤەرەکە و کوردستان دەکات و دەبواە پێشتر بیر لەوە کرابەوە بەڕاستی مۆزەخانەیەکی لەو شێوەدا بدرێ بەڵام خۆشببختانە ئێستاش درەنگ نییە دڵنیام ئەو مۆزەخانە فراوانتر دەبێ خەڵک پێشوازی لێ دەکات و ئەمەی کەرستەیەکی لایەوە هیواداریشم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی لێوە بکە کۆمەڵێک کەرستە و پێداویستی کە ئەو سەردەمی راپەڕین هەیە بتوانین بیکڕینەوە لێرەدا نمایش بکەین وەکو ئەم نەسوورەکە ئەو کەرستانە لە کوێ دەکڕمە بەسەر چ کەرستێکە گەفتانە لە مۆنەمەتا دای بنێ بۆ نمونە هەندێک پێداویستی چەک و ئەو سەردەمە هەبووە لای هاوڵاتیانە ئەگەر ئێمە بە بڕێک پارە بۆ دابین بکرێت دەتوانین ئەم کەرستانە بکرینەوە لێرە نمایشی بکەین کەواتە لە یادی 33 ساڵی راپەڕیندا پێشتر لەم مودە زۆری کە لە دوای راپەڕین ڕانە پێدا تێپەڕ دەبێت دیارە راپەڕین دەستکەوتێکی گەورەیە بۆ ڕانیە دەستکەوتێکی گەورەیە بۆ باشووری کوردستان بەگشتی چۆن بتوانێت پارێزگاری لەم دەستکەوتانی ڕانە کتابەتی لە ڕووی هونەریەوە چۆن بتوانێت ڕانیە پێش بکەوێت بە شێوازە بە شێوازەکان گرنگی بۆ کەسانە بدرێت کە لە ڕووی هونەری و بەهرانەیە هونەرمەندان نووسەران ڕۆشنبیران ڕۆژنامەنووسان میدیاکاران چۆن دەتوانن ئێوە وەکو بەڕێبەرایەتیەکەتان خزمەت بەم چینانە بکەن بڵێ دیارە بەداخەوە کە لە ڕانیە تاکو ئێستاش گەلەریەک هۆڵێکی هونەری لێرەدا نییە من پێشنیار دەکەم هەوڵ بدرێ ناوەندێکی هونەری یان هۆڵێک گەلەریەک بۆ ئەو شارە دروست بکرێت چونکە تواناکان لە ڕادە بەدەرن ئەوان هەمووی خەڵکی زۆر ئەکادمی تێدایە فیستیڤاڵی نێودەوڵەتی لێرە دەکرێت تاکو ئێستا بیر لەوە نەکراوە هۆڵێکی شیاو کە بۆ ئەم جۆرە چالاکیانە داواکاریتان پێشکەش کردووە؟ داواکاریمان زۆر پێشکەش کردووە هۆڵێکمان هەیە تقریبان 90 تەواو بووە ئەمە دەتوانانی ئەو پێداویستەکانمان دابینکە بۆ ئێستا وەلەو ستێج و هەندێک کەم و کورتی هەیە بەڵام دەکرێت ئەم هۆڵە بۆ ئێستا باش دەبێت بەس بۆ داهاتوو دەکرێت هۆڵێکی شیاو بێ بۆی بتوانین ئێمە ئەو جۆرە فیستیڤاڵ و چالاکی هوناری ڕۆشنبیرانی کە هەیە بتوانین خزمەت بە هونەرمەندان و هونەری کوردی کاتە بەڵێنتان پێدراوە کە ئەو لە سەدا دەی تەواو بکرێت ئەو هۆڵە گەورەی کاوکو بەڕێز باس لێوە کرد بەڵێندەرەکە بە حقەت زۆر هاوکار و پشتیوانە دەڵێ پێش کۆتایی ساڵی 2023 چەکیشی وەرگرت و بەڵام بەداخەوتی من بڕێک پارەم بۆ دابین بکرێ من دێم هۆڵەکە تاوا دەکەم بەڵام تاکو ئێستا بەداخەوە ئەمە نابینین هیوادارین کە سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕینی لەسەر خەتەک بەڕێز کاک هیوا قەرەنی کە زۆر هاوکارمانە ئینشەڵا بتوانین بۆ داهاتوویەکی نزیک بتوانین ئەو هۆڵە تەواو بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هونەر هیوا مستەفا ببوورە بەڕێبەری ڕۆشنبیری هونەری ڕانە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی کوردستانی لەگەڵمان ئامادە بوویت. زۆر سپاس زۆر بەخێر بێت کاک بوورە. بەڵێ
بڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبێت و پێشتریش ئاماژەم پێوەکە ئێمە ئەمڕۆ لە فستیڤاڵی ڕانیە نەم چالێکی زۆرتۆرەی ڕانیە میوانی جۆراجۆرمانە سەر ئاستە جیاوازەکان دەبێت دەمانەوێت لە هەموو کەلوچەلەکانی کە لە ڕانیەدا ڕوو ئەدەر ئێمە ئاگادار بین دەمانێت لە دۆخی ژیانی ئێستای ڕانیە بە تاواتی ئاگادار بدەین تا چەندێک خزمەتگوزاریەکان کە بە بەردەوامی بۆ ڕانیە دەرچووە چۆتە بواری جێبەجێکردنەوە تا چەندێک توانراوە کە لەم بارەیەوە خزمەت باڕانە بکەن ئێستا میوانێکی دیکەم دەبێت ڕاستەخۆ لەگەڵمدان دەچمە لێ خۆی با خۆی بناسێنێت و هەروەها سوبار بە سپۆرەکەی خۆی پستایی دەکەن سڵاو لێ بەدەم کاتت باش خۆت بناسێنی دە پیرۆزبایی یادی ڕاپەڕینی ڕانێشتان لێ دەکەین سەرەتا بە خێراتنیەوە دەکەم پیرۆزبایی 33 ساڵەی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان دەکەم کە لە شاری ڕانیە دەواازەی شۆڕش و ڕاپەڕینەوە دەستی پێکرد وە سەرجەم شارەکانی کوردستانی گرتەوە. بەڵێ دەستپێک کتێبێک لە بەردەستامێ باسی ئێستام ڕۆژنامەیە ڕۆژنامەت لە بەردەستایە ئەمێ باسی ئەو ڕۆژنامەیە بۆ بکەیت ڕۆژنامە خۆ چی لە خۆگرێت چی تایە؟ ئەوە ڕۆژنامەکانە لە یادی ڕاپەڕین ساڵانە بڵاو دەبێتەوە من وەکو کاراکتەری سەرەکی ئەو وێنەی کە لە ڕۆژنامەکان بڵاو دەبێتەوە و لە گۆگڵ و ویکیپیدیا و ئەوانە کە لێی بنووسی ڕاپەڕین ئەوە بە شانازیەوە کە شەرەفێکی گەورەیە بە ئێمە بڕاوە وێنەکەی ئێمە بڵاو دەبێتەوە بۆتە ئەرشیف و مێژووی ڕاپەڕین. توانی وێنەکە پیشانی کامێراکەمان بەی بۆی بیبینن ئەوە وێنەی یەکەم خۆپیشاندان جەماوەری یاخە ڕاپەڕینی جەماوەری باشووری کوردستانە کە لە دەربەندی ڕانیە ئەم وێنەیە ڕوویداوە دیارۆکەوەی دەبینرێت لە وێنەکەدا جیاواز لە پێشمەرگەکان کەسانی مەدەنی جیاواز لە پێشمەرگەکان کەسانی مەدەنی هاوڵاتیان بەگشتی بەشداریان لە ڕاپەڕینەکەدا کردووە وەک باسیشی لێوە دەکەن کە ڕاپەڕینی دەواازەی ڕانیە بوو بە یەکەم هەنگاو بۆ ڕاپەڕین بەگشتی لە باشووری کوردستاندا دەبێت باستێکی ڕۆڵی ڕۆژنامەکانم بۆ بکەیت لە سەردەمی ڕاپەڕیندا هەروەها چۆن توانیتوانە پارێزگاری لەم دۆکومنتانە بکەن. ئەو کاتێک کە ئێمە دەستمان بە ڕاپەڕین کرد پێنجی سێ بوو یعنی بەڕاستی ڕۆژنامە ئەوانە ئەو کاتە ڕۆڵیان نەبوو دەوریان نەبوو تەنیا رادیۆکەی رادیۆی دەنجی گەلی کوردستان بوو کە جۆش و خرۆشێکی زۆری دابوو بە جەماوەر یعنی بەڕاستی لە رادیۆکەوە بانگەوازی دەکرد لە ئازاد 1660ەوە بۆ سەرجەم شانە چەکدارەکان ئێوە زەماوەندەکەتان بکەن و ئێمەش حوتی مانگ دەگەینە لاتان بەڵام ئێمە یعنی پێنجی سێ لە ڕانیە دەستی پێکرد خەڵک تەواو ئامادە کرابوو لەبەر ئەوەی چواری مانگ لە ئۆردوگای زۆرەملەی خەبات لە نزیک هەولێر ڕاپەڕینە کرابوو قەڵاززەیەکان و سەنگەسەریەکان پەلاماری بنکەیەکی پۆلیسیاندا بوو لەوێ دوو کەس شەهید ببوون یەکێکیان بە ناوی بەختیار هۆڕێوەیی لەوێ شەهید ببوو ئیتر بۆ ئێوارە دایان بە ئیزاعی دەنجی کەلی کوردستان کە ئەو کاتە ئیزاعەکە هینەکە نوێنەریان هاتبوو بۆ ئێرە بۆ دۆڵی شاورێ لێرە بوو مباشر ئەحداسەکانی یعنی هینەکانی نەقڵ دەکرد ئیتر بۆ بەیانی پێنجی سێ پێش خرا پێنجی سێ خەڵک ڕاپەڕی و هاتە ناو شار و ئێمە هەر هەمومان پەلاماری دام و دەستگاکانی بەعسماندا یعنی ئەو بەعسە دڕندەی سەدام حوسێنەی کە خۆی بە شۆڕەسواری وڵاتانی عەرەبی دەزانی لەم شارەوە ئێمە لوتی ماشکاند و سەرکەوتنمان بەدەست هێنا ڕاپەڕین کە هەموو کوردستانی گرتەوە بە کەرکووکی قودسی کوردستانەوە دەتوانم بڵێم ڕاپەڕین شۆڕشێک بوو شۆڕشێکی مەزن بوو کە کرا لەبەر ئەوەی یەکەم جارە لە هەموو مێژووی کووردا کە ڕاپەڕینەکە سەری گرت و خۆشبەختانە هەتا ئێساش بەردەوامە وەکو بەڕێزت باس لێوە کرد ڕاپەڕین کە کرا لە ڕانیەدا سەرەتا بڕیار وا بکە حوتی مانگ ڕاپەڕین بەگشتی لەسەر ئاستی کوردستانە بکرد بەڵام ڕانیە دوو ڕۆژ پێش وازی خۆی ڕاپەڕین کرد دەمێت باسی ئاستی تەکنۆلۆژی و ئاستی ڕاگەاندنەکانم بۆ بکەیت لەو کاتەدا چۆن توانرا ئەم دەنگویانە وا بڵاوکرێتەوە خەڵکی بەگشتی ئاگادار کرد وەک دەزانی کە لە ڕاپەڕینەکەی ڕانیەدا ئەوانەی کە بەشدار بوون تەنیا پێشمەرگەکانی کوردستان نەبوون وەکو خەڵکی ڕاپەڕێوی ڕانیە بوون کۆمەڵێکی باش لە خەڵکی ڕانیە و لە نووسەران لە کەسانی ئاسایی لە ڕۆشنبیران بەشداریان لە ڕاپەڕینەکەی ڕانیەدا کرد چۆن توانرا لەو کاتەدا
کە ئامێرەکانی پەیوەندیکردن و تەلەفۆن و تەکنۆلۆژیا و ئێستا نەبووە چۆن توانرا ئاگادار بکرێنەوە؟ ئەکید وەکو باسم کرد ئیزاعی دەنگی کوردستان یعنی ڕۆڵی گرنگ و کاریگەری هەبوو وەکو عەرزم کردی ڕۆژەکەی چواری مانگ پێکدادانێک ڕووی دابوو لە خەبار ئیتر بۆ ئێوارە گەیشتە ئیزاعەکە بڵاوی کردەوە کە لەوێ چەخماخەی داوە ئیتر لێرەش خەڵک بۆ بەیانیەکەی خەڵک زۆر پڕ بوو خەڵک زۆر پڕ بوو لە ڕژێمی بەعس و لە زوڵم و ستەمەکەی خەڵک بە ڕووی ڕژێمی بەعسدا تەقیەوە یعنی ڕۆژنامە نەبوو تەنیا هاندەرێک ئەو ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بوو کە بە دەنگە خۆشەکەی عەتف و سۆزی خەڵکی ڕالێکێشا و خەڵک هاتە دەرەوە و سەرشەقام و پەلاماری دام و دەستگای بەعسماندا من چەکدار نەبوو من ئێمە لە ئۆردوگای زۆرم لێوە خەباتەوە هاتبووین بۆ ئێرە و بەشداری ڕاپەڕینمان کرد من بەدارێکەوە پەلامارماندا لە دوایی ئاماری کوێتانە یەکەم ناوەن لە ڕانیەدا کە هەڵتان کوتا سەر یاخۆشۆزە لە شێوازەکان کوتایتان بە ڕژێمی بەعسێناچی ئێمە خەڵک بوو بە چەند بەشێک چەند شەید عەلی نەبی و برادەرەکانی لە ناو بازار لای مزگەوتی ناجیەخان یەکەم تەقەیان کرد و ئەمنێکیان کوش لە دوای ئەوە شانە چەکدارەکان و خەڵک هەمووی دابەش بوون بەسەر شوێنەکاندا بەسەر منەظەمە و ئێمە لە لای خەستەخانەی عەسکەری و دایرەی ئیستیخباراتەوە لەوێ پەلامارماندا و بەڵام دایرەی ئیستیخباراتەکان مەقاومەی زۆری کرد و لەوێ شەهیدێکمان چەند شەهیدێک درا دوای ئەوە تقریبا دەوری سەعات 2 بوو کە ئەوێ ژیرا ئیستیخبارات و خەستەخانەی عەسکەری ئەوانە من لەوێ ئەو تفەنگەم هێنا و دەستم کەوت خۆتی تای لە وێنەکەیە دکتۆر حوسێن بەڵێ خۆتی تای لە وێنەکەیە بەڵێ ئەو وێنەی تفەنگەکەی بەدەستەوەیە ئەو کەسی پێشی پێشەوە ئەوەی پێشی پێشەوە ئەوەی تفەنگەکەی بەدەستەوەیە بەڵێ ئەوە منم یەکەم وێنەی ڕاپەڕینە ئەو وێنەیە بۆتە ئەرشیف و مێژووی ڕاپەڕین ئەمەوێت باسی خۆتم بۆ بکەی باسی هەستی خۆتم بۆ بکەی تۆ کە کەسێکی چەکدار نەبوو دەبشوازێک لە شێوازەکان لە خەباتی ڕۆشنبیر لە بۆری ڕۆشنبیری خەباتە کردووە ئێمە ئیتر ئەو کاتەکە من ئەو تفەنگەم دەستکەوت دیارە ئێمە پێشتر ڕێخستن بووین و ئەوانە و ئیشمان لەسەر کردووە لەگەڵ شانە چەکدارەکانی بروسک ئەوانەیە کە لە دوامەوەن ئەوە یەکەم وەزبەی ئەسیری ڕاپەڕینە یەکەم وەزبەیە ئەسیری ڕاپەڕینە بەڵێ بن هەر هەمویان ئەوانە عەسکەر بوون لە عەسکەر و حیمایی خەستەخانەی عەسکەری و دایرەی ئیستیخبارات بوون لەوێ ئیتر زابطوشتەکان و ئیستیخباراتەکان هەموو مەقاومەیان دەکرد ئەوانە حرەس و حیمایە بوون دیارە لەسەر جادەکە بوون و هاتبوون و زەلیل بوون بەدەست خەڵک و ئەوانەوە دەگریان یعنی منیش وەکو هەستی مرۆڤایەتی ئەوانە بۆ ئەوەی هیچی کە خەڵک سوکایەتیان پێنەکە هەر هەمویانم کۆ کردەوە و هەمویانم کۆ کردەوە و پێشیان کەوتم بۆ مزگەوتی گەورە کە لەوێ مزگەوتی گەورە شوێنێک بوو دیاری کرابوو بۆی ئەسیرەکان بەرین ئیتر کە من لەو کاتەدا لە سەر ڕێگای مزگەوتی گەورەی ڕانیە کە لە قولەوە سەردەکەوی لەوێ ئەو وێنەیە گیراوە دوای 6 مانجێک کاک ڕۆژگار ئێستا لە دەستی خۆشبێ لامەبێ فۆتۆگراف بوو ئێستا لە وڵاتی نەرویج کاک ڕۆژگار ئێستا لە وڵاتی نەرویجدا دەنیشێ دوای 6 مانگ من ئەندامی بەرەی کوردستانی بووم لەوێ یەکەم کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستانیشم کە لێرە حکوومەت و بڵین هین کە لە سەڵاتمان دروست کرد من لەوێ بەڵێ یەکەمین بووم دوای 6 مانگە وێنەی بۆ وێنامە و ئیتر بۆ ئەرشیف و بۆ میدیاکان یەکێتیان نردوو ئەوە بوو بە یەکەم وێنەی ڕاپەڕین ئەمەوێت پێم بڵێیت پەیامی ئەو کاتی ئێوە
کە وەکو ڕۆشنبیران وەکو کەسانی ئاسایی دیارە بەشێک لەوانە پێشمەرگەی تایە ڕۆشنبیری تایە کە سوکاری شەهیدی تایە کە سوکاری قوربانی تایە پامی ئێوە چی بوو بە ئێستا بوو کاتۆتانە چی بگەێنن ئێستا یعنی بەڕاستی خەڵک بە تایبەتی من ئەوەی دەمناسێ خەڵک یعنی لە ساڕۆژی ڕاپەڕین کە ئەو وێنە بڵاو دەبێتەوە لە هەموو میدیاکان خۆشم دای دەبەزێنم خەڵکەیە بەڕاستی زۆر کۆمنتی ناشیرین دەنووسێ لەبەر ئەوەی جیلی ئێستاە زوڵم و زۆری سەردەمی بەعسی نەبینی و نازانێ بەعز چ زاڵمێک بوو ئیتر هەیە لە کۆمنت شتی ناشیرن دەنووسێ هیە دەستخۆشیمان لێەکان چییە دکتۆر حسێن یعنی پەیامەکەی ئێمە یعنی بەڕاستی ئەم ڕۆژە ئێستا کە 33 ساڵ بەسەر ڕاپەڕیندا تێرەپەڕێ بە خوێنی هەزاران هەزار شەهید و پێشمەرگە دروست بووە هەر ئاوە بە خۆڕایی دروست نەبووە یعنی پێویستە ئێمە داوای لە دەسەڵات دەکەم دەسەڵاتی کوردی سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی حیزبە سیاسیەکان یعنی ئێستا هێندێکیان هەیە یعنی بەڕاستی لەسەر خەباتی باوشیان هاتوونەتە سەر حاضر ئەم ڕۆژە هەر ئاوا بەدی نەهاتووە بە خوێنی هەزاران پێشمەرگا ئەگەر ئێمە ئەو ڕۆژەمان لەکیست پێ ئەو ڕۆژە نەمێنێ بۆ 1000 ساڵیکە دەگەڕێینەوە دواوە جارێکی تر ئەوەی کە بینیمان خەڵک بە جۆش و خرۆشەوە ڕاپەڕی بوو جارێکی تر ئێمە شتیوان نابینینەوە. سپاس بۆ دکتۆر حسێن پشدەری سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی کوردستانی زەرەکەم ئێمە ئامادە بوو زۆر بەخێر وەڵا خۆش ئێستا وەک دەبینین بەردەم مۆنومنتەکەی دەربەندی ڕانیەی دیارە بە بەردەوام ئەوانی کە دێن خەڵک کوردستانە کە دایانەوێت بەشداری لە چالاکیەکانی بەردەم مۆنومنتەکەدا بکەن لەسەر هەموو ئاستە جیاوازەکان لێرەدا بەشدارن وەکو گوێمان لێیە لە میوزیکەکەی باکگراوندەکەی مندا بەردەوامی گۆرانیەکانی ڕاپەڕین لێ ئەدرێت لێرەدا بەڕاستی هەستێکی تاوە جیاوازمان ڕەنگە ئێمە نەوەی دوێ ڕاپەڕین بین بەڵام کاتێک کە دێیت بۆ ئێرە گوێ لەو گۆرانیانە دەبێت ئەو هەستای خەڵک دەبینی کە هەمیان بەجلی کوردی و کە هەمیان بە ڕەنگی جیاوازەوە دانەوێت یادی ڕاپەڕین بکەنەوە بەڕاستی ئەمە هەستێکی خۆشە من ئەمڕۆ یەکێکی دیکە لە میوانەکان دەدوێنم کە بەڕێزدان کە سوکاری شەهیدانن زۆر بەڕێز خۆشەوی وەکو کە سوکاری شەهید لێرەم لایەن گەڵمان ئامادە سڵاو لێبێت زۆر بەخێر بێت پیرۆزباییەتی ڕاپەڕینە تۆ لە سەتەم کوردستانیان دەکەی دەمەوێت سەرەتا پامی خۆت بگەنی لە ساڵڕۆژی ڕاپەڕیندا بۆنەی 33 ساڵی ڕاپەرینە مەزنەکەی بەهاری ساڵی نێوەتوێ گەرمترین پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و تەواوی کوردستان و دەبەری ڕاپەڕین بە تایبەتی لە کەسوکاری شەهیدان دەکەم. 33 ساڵ تەبەر دەبێت بەسەر ڕاپەڕینە گەورەکەی باشووری کوردستان تایبەتی ئەمڕۆکە یەکەم ڕۆژی سەرهەڵدانی ڕاپەڕین بوو. ئێوە وەکو کەسوکاری شەهیدان داواکاریتان چییە؟ چیتان بۆ کراوە؟ چۆن دەڕوانن لەم دەستکۆتانی باشووری کوردستان؟ بەڵێ وەڵا سەرەتا ئێمە وەکو کەسوکاری شەهیدان شەهیدانی ڕاپەڕین سەربەرزین بە شەهیدەکانمان سەربەرزین بە یەکێتی نیشتمانی کوردستان و سەرۆک بابڵ بە تایبەتی یادی هیوادارم هەموو ساڵێ ئاوە خەڵکی دەبەری ڕاپەڕین بە جۆش و خرۆش و بە هورە بەرزیەوە بەشداری ئەو یادە بکەین ئێمە ژۆ کەسوکاری شەهیدان بەڵێ هیچ پێشەگرفتمان نەبوو تا ئێستا و بڵێ کار خۆشەوی زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادە بوون دیارە ژمارەی بەرچاو لە خەڵک لێرە کۆبوون تۆ دانەوێت کە تاجە گوڵینە لە بەردەم مۆنومنتەکەدا بنێت ئێمە نامانە بڕاستی لە کاتی ئەوان بگرین گەر هاوکاران بتوانن بەشێک لە دیمەنی بەشداربوانی ئێرە بۆ ئێوە بگواستنەوە کە ژمارەی بەرچاو لە خەڵکی لێیە کەم خۆش زیاتر لەگەڵ تا بمێنمە بەڵام ئەمێ زیاتر کات بین بەمان بۆی ئەمان بتوانن تاجە گوڵینەی خۆیان دابن ئامادەکاریەکانیان بۆ ئەوەی کە تاجە گوڵینەکە لە بەردەم مۆنومنتی ڕاپەڕیندا مۆنومنتی ڕانێ دەدا بنێن ئێمە دیمەنەکان بۆ ئەوان دەگوازینەوە سپاس بۆ کار خۆشەوی زۆر بەخێر بێت.